من شەرمەزارتانم. شەرمەزارم کە باوەشی دایک بە ئاسانی ئەگۆڕنەوە بە خەوتن لەسەر شەقام و باخەکانی غەریبیە. شوان عەتووف، هونەرمەندە داهێنەر و ڕەچەشکێنەکەی سینەمای کوردی، کاراکتەرێکی داواکراوە لەلایەن سینەما و بینەرانەوە. لەو کەسایەتیانەیە بەهێمنی بەرەو پێش هەنگاو دەنێ و دەزانێت چۆن سینەمای کوردی بەرەو پێش ببات. ڕۆحێکی بەرزی هونەری هەیە، دەنخۆش و هاوکاری شاعیرە هاوڕێکانێتی. ئەو لەو هونەرمەندە دەگمەنانەیە کە تەواوی ژیانی بەخشیوە بەکاری هونەری و بەردەوام ڕاکەڕاکێتی بە دوای کاری نوێگەری لە هونەری کوردیدا. کوردوتەنی نان و ئاوی بووە بە شانۆ و سینەما. ئەگەرچی لە دنیای هونەردا هەر ئەوە گرنگ نییە بچیتە سەرتەختی شانۆ یان بەشداریت هەبێ لە درامایەکدا. هێندەی ئەوەی گرنگ و پڕبایەخە بتوانیت پەیامێکی مرۆڤانە لە سووربوون و هیوا ببەخشیت بە بینەرانت. شوان عەتووف وەک یەکێک لە هونەرمەندە داهێنەرەکان بەردەوام ڕاچەشکێن بووە. دنیابینیەکی تایبەت بەخۆی هەیە لە زۆرێک لە کارە هونەریەکانیدا، جا هەر ڕۆڵێکی هەبێت تێیدا ئەکتەر بێت یانیش دەرهێنەر. ئەو بۆتە دیاردا لە کاری هونەریدا، چونکە دوای زیاتر لە 30 ساڵ کاری هونەری کاتێک چاو بەکار و تەنانەت کردەوە و هەڵوێستەکانیدا دەخشێنینەوە، دەبینین ئەم هونەرمەندە عاشقێکی تایبەتی دنیای هونەرە. بۆیە شوان عەتووف تەنها ناوێک نییە، بەڵکو دیاردەیەکی هونەریە. شوان عەتووف لە ساڵی 1972 لە گەڕەکی شێخ محەدین لە شاری سلێمانی لەدایک بووە. دەرچووی ئامادەی پیشەسازی سلێمانیە و سەرجەم قۆناغەکانی خوێندنی لە شاری سلێمانی تەواو کردووە. لە منداڵیەوە خولیای نووسین و گۆرانی و نواندنی هەبووە. شانۆگەری سەفەرێکی سەختی تۆلستۆی نۆبەرەی کارە هونەریەکانی شوان عەتووف دەبێت لە تەمەنی 16 ساڵیدا. پاشان بە هاوبەشی لەگەڵ تیپی شانۆی تابلۆ لە شانۆگەری وەرزی نوێ بەشداری دەکات. دواتر وەک بەرهەمێکی تەلەڤیزیۆنی تۆمار دەکرێت. لە دەستەی دامەزرێنەری تیپی شانۆیی حەوتی ئازارە کە تیپێکی شانۆیی چالاکی دوای ڕاپەڕین بوو. سەرەتای نواندنی شوان لەبەر کامێرا دەگەڕێتەوە بۆ ساڵی 1991 بۆ ساڵی 1992. ساڵی 1992 دەبێت بە یەکێک لە دامەزرێنەرانی یەکەمین لابووری شانۆی پراکتیکی کە کۆمەڵێک لاوی شانۆکاری ئەو سەردەما ئەنجامیاندا دەربارەی ئەزموونی کروتۆفسکی. لە ساڵی 1997 لە ماوەی تەمەنی هونەریدا تا ئێستا بەشداری لە چەندین شانۆگەری و دراما و کورتەفیلم و فیلمی سینەمایی کردووە. شوان عەتووف خاوەنی چەندین وتار و کۆڕی سیمیناری هونەریە و لە چەندین فێستیڤاڵی شانۆیی و سینەمایی ناوخۆی نێودەوڵەتیدا وەک دادوەر بەشدار بووە و چەندین خەڵاتی نێوخۆی و دەرەکیشی بەدەست هێناوە و ئێستاشی لەگەڵدا بێت بەردەوامە لە کاری هونەری.